جگەل لە ڕۆماڵکردنی هەواڵ و ڕووداوە هەنووکەیەکان بۆ ئێمە کە تازە دەستمان کردووە بە بڵاوکردنی بەرنامەی تەلەڤیزیۆن گرینگە گوێ لە بەردەنگی خۆشمان بگرین و تێڕوانینی خەڵک بۆ دەستگاکەمان ببینین و ببیستین. هەر بۆیەش لەم بەشەدا پەیامنێرەکانمان لە بەشە جیاجەکانی کوردستانەوە بۆ چوونی خەڵکیان سەبارەت بە بەشی کوردی دەنگی ئەمریکا وەرگرتووە و چاوەڕوانیەکانیان لە دەنگی ئەمریکا خستوەتە ڕوو. بەێ بەفرا براسی هەنێک ژمارە شاندن من بەری ئەموەرن سوودیم لێ گوهداری کرد واڵکێش بوون داخوازین جوراجور و گەلک بوارێن ئەوێ دەهەنا وەکو نمونە لە باژارێ سلیمانیە وڵاتی دەبێژن ینی وێنەیە ڕاستینە نەتەوە کورد ڕاگهینن بەحسا ژیانە خەلکێ و کێشەین سیاسی بکەن دناو گەلک بوارێن دندەژی. پەیامی میدیایی پەیامی نیشتیمانی بێ گرنگیدان بێ بە پرسە نەتەوایەتیەکان بە کللتور و دابوونەریت و بەو دۆزانەی کورد کە تا ئێستا بەداخەوە لەلایەن بێگانەکان یاخود لەلایەن کەسانێک کە دژە کوردن زیاتر دەستی بۆ براوە. هیوادارین دەنگی ئەمریکا بتوانێت ئەو وێنە واقعە ڕوونە گرنگەی کورد بگەیەنێت کە پێویستە بۆ خەمی نەتەوەکەوە لە هەمان کاتیشا گۆڕانکارێکی گەورە بکات. گرنگی بە کەناڵە کوردیەکەی بن زۆر گرنگە چونکە هەرێمی کوردستان و کورد بە شێوەیەکی گشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستان لە موقعەکە گرنگایەوە کاریگەری گەورەی هەیە لەسەر ئەو گۆڕانکارانی کە لەم ناوچەیە ڕوئەوە هەمیشە ئەمریکەکانیش چاویان لەسەرەتی. هەرێمی کوردستان کێشەی زۆرە لە ڕووی میدیاییەوە دەنگی ئەمریکا بێت چاوی لەسەر ژیانی خەڵک بێ لەسەر بژێوی خەڵک بێ لەسەر کێشە سیاسەکانی بێ و تەنها سەر ئەو کێشانی کەرەنێوان هەرێم و بەغدا هەیە ئێمە وەکوێن هاڕتی چاومان لەوەیە کە بگەڕێنەوە سەر ئەو کاتی کە جۆرێک لە ڕێکەوتنمانە بوو بەشێک لە بەرنامەکانیمان پەخشە کرد بە خۆشحاڵیەوە گەر ئەوە گەنەوە و ئاستە ئێمە ئامادەین کە بامان شێوەی ڕابردوو بەشێکی بەرنامەکانیان پەخش بکەین. ئەم کەناڵە کە تازە جارێکی ترەکرێتەوە کە جێگایەک بێت بۆی کە بتوانێت ئەو پرسانی کە پەراوێز دەخرێت گرنگی پێ بدە و ئەو پرسانە و خەباتەی کە لێرە ژنانە ئەیکات ڕۆژانە بتوانن ئەکسی بکەنەوە نەک هەر ئەوەی کە ببن بە بەشێک لەو میدیانەی تر کە جاری وهەیە لە دژی پرسەکانی ژنان و پرسە مەدەنیەکان کارەکە. ئەوەی کە من بیستمە لە برادرانی بۆردی دەنگی ئەمریکای ئەو کاتا وتیان VOA بریتیە لەوەی کە ئیعلامێکە سیاسەتی ئەمریکا بە دەرەوەی ئەمریکا دەگەیەنێ. بەڵام هیوادارم پێچەوانەکەشی هەبێ یعنی خەڵکی دەرەوەی بڵین ئەمریکا دەنجی بگاتە حکوومەتی ئەمریکا. خۆتەزانی لە بەرنمەکانە شێوازی چیرۆکی گێڕانەوە باشترین کاریگەرترین شێوازە بۆی گوێنەر گوێگر هەتا کۆتایی گوێ لە هەواڵەکان بگری هەتا کۆتایی گوێ لە بەرنمەکان بگریت شێوازێکە لە شێوازەکانی میدیا کە سەرنجی خوێنەر و بینەر و گوێگر ڕائکێشێ ئەم ستایلەی کە پێشتر هەبوو گەر گۆڕانکاری تێدا بکرێت و زیاتر گەر پێشەپێدن زۆر باشە و مێدەوارم وەکو چۆن هەمیشە دەنگی ئەمریکا لە ڕابردوو داهێنەر بوو لە بواری میدیا و مێدەوارم ئەم جارش بە گوڕوتینێکی تریەوە داهێنەرانتر کاری میدیایی بکەن.